بسمیلا ها کوڕم ئەو ئاماری هاوسەرگیریت بۆ دەخێنمەوە جێ بگرە. ئاماری هاوسەرگیری؟ بەڵێ دێ بخوێنەوە. لە ساڵی 2024 58,108 هاوسەرگیری کراوە لە ڕێگەی دادگاوە. ئەو هەموو ژنی دووەمیان هێناوە؟ نانا هەموو ئەوانە ژنیەکەمیان هێناوە. ئەها وزای ژنی دووەم بوو. ئێزراوە ماوەستا. بەڵام 98 حاڵەتی ژنهێنانی دووەمی لە ڕێگای دادگاوە دیاری کراوە. ئەی خوایە شێت بم سعدی. ئەی خوایە. ڕاستەوەشمە هەولێر بە پلەی یەکەم دێت 45 حاڵەتی ژنهێنانی دووەمی تێدا. هەولێر بە پلەی یەکەم هاتوۆتەوە 45 حاڵەت. دڵنیام لەو 45یان سعدیە. دڵنیاشم 44 بۆ سعدی کردێتی بە 45. ئەی خوایە. ئەی قوڕە دنیا بەسەرم. ها کوڕم ها. دەزانین ژنی بەسەر دێ؟ لۆ بەسەری دێ. چکە هەندێکیان پیس و پڵۆخن، خزمەتی میوانە ناکەن، ئەری پیاوەکان دێتەوە پینالم بەخێرەیەوە، هەندێکشیان قەڵەوە. ئێستا کوڕم لەو چارە من کامیانم؟ وڵا هیچیانی بەس قەڵەوە کردی. وەڵڵاهی کوڕم ئەم جەسمە ڕاستە خۆم زایف دەکەم. وەڵا کار لە کات رازە بابە سعدی قەوماندی. شێت بوو. پێمەکەنا. شێت بوو. سڵاو لێرێ. کاک ڕەشیدیان قوربانم. کاکە بێژم خەجاڵەتم مەکە. دەستمان خوا بەخێر بێی سەر چاو. فەرمودانیشە بە ساقە بم. عەفوو ببوورە. قوربانە بووم. ببوورە خوا قاچماوە داناوە. خوا بەخێر بێی. قوربانە بووم عەزیزی سوپاس دەکەم. نازانم تۆ لەسەر زۆر بەڕێزی لە ژێر و خەریکە بێڕێزیەکەی. ببوورە دووبارە ببوورە. کاک ڕەشیدیان طبعاً زۆر خۆشحاڵم لە نزیکەوە بینیتمەوە. قوربانت بم بۆ من لە دوبەی بووم لە تورکیا بووم. نەوەڵا بەس بە قورعان حەزەکەی بە دایکم بڵێ بە کاک سعدی بڵێ دایمەی خوا ناوی تۆ لەسەر زمانی منە. خوا بەخێر بێست خوا پێم بڵێ ئەوە لە ئیشی بۆ یاخوا هاتووی. نەوەڵا بوو ئێو کراسە هەمووی بۆ یاخە. ناوەڵا شێتەکە ناو نەخشە. یعنی گوڵگوڵیە. گوڵگوڵیە. بڵێ باوەڕکە یعنی زۆربەی کات بۆنی باوکم لە تۆ یابینیوتەوە. خەریکە دڵم پڕەکەی بە سوێن بەخوا بەدەست خۆم نییە کە وەسب مەکەی بە قەعەز و عەزمان لە خۆم بەترسم پەنێکی لە ژێر سەرایە. نەبە گیانی برایەتی. یعنی بووی بە پیاو؟ ئەو دەمێکە. هەی لەخوا بەسیار. کاک ڕەشی گیان وەڵای ڕاستی بۆ شتێک هاتووم. فەرموو. وەکو مامێک وەکو کەسێکی نزیکم. فەرموو. وەڵای ڕاستی هاتووم دامەزرێنی. هاتی وەزانی تۆ هەتا بێ بێعەقڵەبی بۆ ئێرە ئەنجومەنی وەزیرانە وەزارەتی ناوخۆیە کوڕم لەکوێ دامەزرێنم؟ ماوەسم لەم دوکانە. لەم دوکانە. وڵی پێکەنی نمێ ئەخە تۆ تێم گەێنە تۆ بەس پێم بڵێ چ بەهرەیەکەتی هەتا من لێرە دامەزرێنم؟ هەرچ بەهرەیەکەڵی لە منە هەیە. زیرەکی عاقڵی لێهاتوویی ئەوەی عەقڵ تەسەوڕی ناکات. خوا ئاگای لێ ڕاستەکەی پێم وا بێ قەدرم لێ کردی. وەڵی بەهرەیەکە تایە بڕوان پێ بکە بڕوان ناکەم لە عالەما لە هەموو جیانە کەسە و بەهرەی تۆی تیا بێت. حتمەن پەنا بەخوا یەک بەهرە تایە پرۆفیشناڵترین بەهرە لە توایە ئەویش بەهرەی کەرێتیە. کاک ڕەشیەوەچیە؟ داوای لێبوردنەکە مەڵای وا بزانم قەدرم لە کار کرد بە حەقی خوا. کە تۆزێکە احترامت لێگرینەوەوانە سنوورمە بەزێنە. باشە بەسەر بڵێ هیچ نەکا داتە مەزرێنم بەڵام بە مەرجمێ لەو مەرجانە لای بڕواوێ لێرەوە بە شەق تا ماڵەوە بم. چییە مەرجەکان ڕازی؟ یەکێ لەو مەرجانە بەیانیان 6.5 لێرەی. بۆ کاکە چایخانەمان هێنانی بەیانیە دەین وە خەڵک. ئیشی خەباتەیە چیمان تۆتیەکەی ناکەی کەیفی خۆتە 6.5 لێرەبی کاکە حەوت. بەڵام کەوتم حەوت قبولی ناکەم وەڵا درەنگ لە خەوەسام هیلاک بوو شەو درەنگ نووسم وەڵا جادە قەڵەباڵغ بوو پاس درەنگەی ئەمانە ناخوا لای من. ئەو ڕێکەوین سەعاتەکە ڕێکەوین دوایی ئیش دوایی نییە حەوتی ڕێگە بێ لێرەبی حەوت یەک دەقەم قبول نییە. باش ئەی خۆتان خۆت کردی. خۆم شاگردی تۆ نیم. پێ مشکلەی تۆیە. باش کاکە. کاکە گیان حەوت لێرەی مەعاشەکەیشت با بۆ دیاریکەم مانگی 450,000 تێمێ. بۆ ناکیتە 500.
ئەوە لەبەر دڵی کاکە سعدی گیان کە لە ڕۆحم شیرینترە بۆم کردی بە 500 نەکەی بە قوربانت بم نەکەی قوربانت بوو. سەکانت خۆش بوو. ئیتر ئەوە ڕێکەوتین لەسەر ئەوە تەواو. باشە بە ساقە بم ئەلیسە من تاعین بووم لێرە تاعین بووی لێرە و ڕاستە کاک سعدی عەفو کاک ڕەشید وڵی کاراتم پێکردی بۆ خاتری خوادانیشە نەوەڵاو ناواشۆ چی ئەشوی چی لێ و فەرشی لێ بەتەمانی فەشەکە تەقەی بۆ گەندمان کوژێ هەڵێگرم وی کەمەوە ناوی دوای دووبارە کاکە گیان تۆ لەمڕۆ ئیتر ئیشەکە یعنی ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئیشکردن تا تەواو. بەڵام لێرە ئەم ناوە پاک کراوەتەوە ئاگاد لە دوکان بێ تەواو. هەیان نەبەی لای مشتریەکان خەڵکم لێ برەنجێنی وا بزانە خۆت لێرەی ئیفلاسم پێ نەکەی وا بزانە خۆت لێرەی لەگەڵ کاک سعدیش قسە ئەەکەم ئێ ئیشەڵاویش ڕازیەکەین اه. خۆ بەو نەوتووە نەوەڵاو قەینا المهم سعدی قسەی من ناشکێنێ تەواو. ئەوە لەسەر وەکالەتی ئەویش لە خزمەتا بوو قوربانە. بەس من ئەڕۆم ئیسراحەت خۆت مێرەوە وا بزانە خۆت لە دوکانی من لە خزمەتی توان بەس قوربانە بێ بم. وریای ئێرەبی بێخەم وەکو بە. پێیەموتی کاکە بێژەن دڵی یەک مشتری بێشێنی ئەەکەم بۆ فلیمە کەس نێبینی بێخەم بەلەوە دەدانیشە قوربانت بم قوربانت قوربانم بم. ببوورە کاک ڕەشیدیان قوربانم عەفوت خوا نانە مەکە بە ساق ببورەت خوا قوربانە بم ئەزیزی هەتی خۆ من نەڕۆیشتی بەڵێ، بەڵێ. خەولێکەوە ها ئەمە ئاوا شاگردیەکەی ئەوە تاقیتم کردەوە گوتم زام چاو خۆمی دیدانی شەدەی دڵی یەکەس بێشێنی خوا لە حاڵی خواگە لێ و پرسێت با مۆک دەساڕی خولیانمەوە بەم دیوە دیوە